بەردەواین بە هاوکاریکردن و موچەی مانگی 1 و 2 بۆ مناڵە نازدارانە کە 42 مناڵن خواردنی و پێداویستی خۆراک و جلوبەرگیان بۆ دابین کراوە لە لایەن ڕێکخراوی هاواری خێرخوازی و دەستی خێرخوازان خۆش بێکەوە هاوکارمان و هاوکاری ڕێکخراوی هاوارەکەن ئێمەش هاوکاری ئەم مناڵە هەتیوانە ئەەکەین و لە هەموو شتێک سوودمەندن ماگانە بێ دواکەوتن و مانگجارێ موچەکانیان بەردەوامە خواردن و گۆشت و جلوبەرگ و هەموو شتێکیان پێ ئەدێت دەستی خێرخوازان خۆش بێ و خوای گەورە هاوکاریان بێ ئینشاڵڵا. وەڵا زۆر گرنگەکەوە ئەم خواردن و پێداویستی و ئەم موچەیە بۆ ئەم مانگی ڕەمەزانە شتێکی باشەکەوا لە بۆ نێو موچە کەمە تۆزێ شت گرانە بە حکمی ئەوە تر زۆر پێویستیە بۆ ئەم مناڵانە و شتێکی باشە بۆیان ئینشاڵڵا. داواکارین لە خێرخوازان و لە خواپێداوان کەوا ئەوان بەردەوام هاوکار بن و دەستگیرۆی ئەم مناڵە نازدارانە بکەن بۆ ئەوەی کەوا هیچیان پێوە دیار نەبێت و کەوا لە هیچ کەم و کورتێکیان پێوە دیار نەبێت. سپاسدانەکەم بۆ ڕێکخراوی هاوار هاوکاری ئەم مناڵی هەژار و بێ باوک و نیەکەم زۆر سپاسیانەکەم و دەستخۆشییان یەکەم و سوودێکی باشی هەیە بۆم فەقیر و هەژار. لەو کاتێک کە بڵێنتان پێدە موچەکانتان قەت دوان ناکەوێت؟ نەوەڵا سپاسیانەکەم وەزیای شۆعیدەنە خەڵکو و هەموو چین و توێژەکانی شۆک و ئەمان وایە زۆر باش. داواکاریم لەوەیە هەر هاوکاری هەتا لە توانانە بێت درێخیشیان نەکرد و ئیشێکی چاکیان کرد و هاوکاری هەموو چین و توێژەکانیان کرد. هەموو وەزیاوە هاتوون و من یەکێکیان خۆم نەخۆش وم و هاوسەرەکەیشم وەفاتی کردووە هاتوونە ماڵ و هاوکاریشیان بۆ هاوردیت. مناڵەکەم دڵخۆش و بەیانی وتمە چم بۆ موچەکەوتی دایگیان پێداویستیەکانم بۆ بێرەوتم بەسەر چاو زۆر سپاسیانەکەم و دەستخۆشییان یەکەم دڵخۆش خەندەیان خستە سەر لێوی مناڵە بێ باوکەکان. زۆر دڵخۆشم بە هاوکاریکردنی ئەم منداڵانە بە سەرپەرشتی ڕێکخراوی هاوار کە هاوکاریان دەکەین و بۆ ئەمڕۆژ موچەی مانگی 1 و 2مان حازر کردو لەگەڵ خواردن و کەلوپەلی مناڵان اینجا زۆر دەستخۆشی لە خێرخوازان دەکەین بۆ هاوکاریەکانیان کە متمانەیان بە ئێمە بەخشیوە گەیەنە دەستی ئێمە و ئێمەش ئەیگەێنین بەو مناڵە بێ باوکانە. زۆر سپاسیانەکەین کە بەردەوام بن لە ئەو کارە خێریان کە ئینێرن بۆمە. لە پێدانی موچە بەردەوام بوو بە هیچ شێوەیەک تا ئێستا لەم هەموو قەیرانەیە موچە دوانەکەوتووە و مانگی ڕەمەزانی پیرۆز یەشێکە لەو مانگانەی کە خوای گەورە دیاری کردووە لەناو هەموو مانگەکانە تایبەتمەندێکی خۆی. ئێمە وەکو ڕێکخراوی هاواری خێرخوازی ئەلحەمدولیلا تا ئێستا بەردەوامین لە پێدانی موچە و بەشە خۆراک و جلوبەرگ بۆ مناڵانی نازداران و بێباوکان. لەگەڵ ئەم هەموو قەیرانەی کە هاتووە بەسەر کوردستانە ئێمە سپاسی خوای گەورەیەکەین و سپاسی ئەو خەڵکانەیەکەین کە هاوکارمان بوون تا ئێستا لە موچە و پێدانی موچە نەوەستاوێن. لەگەڵ موچەکەشا بە بەردەوامی ئەلحەمدولیلا جلوکەلوپەل جلوبەرگی بۆ مناڵانە جلوبەرگمان بۆ دابین کردوون. ئەوەی ڕاستی بێ ساڵانێکی زۆر ئێمە لەم سنوورە و لە کاتی دروستبوونی ڕێکخراوی خوشکانەوە لەم سنوورە و تا ئێستا ئەنجومەنی کۆمەڵی دادگەری ئێمە لەم سنوورە هەر مناڵێکی بێباوک هەبووە لە لای ئێمە سوودمەند بووە. ئەویش بە هاوکاری خێرخوازان کە پاڵپشتی سەرەکی ئێمەن لە کاتی زەکات و ماڵ دەرکردنەکانیانە دێن ئەو سیقە و متمانە بە ئێمە یەکەن ئەیان خەنە دەستی ئەمینەوە ئەلحەمدولیلا ئێمەش لە دەستێکی ئەمینە ئەگەینە ئەو مناڵە بێ باوکانە بە هەر شێوەیەک بێ لە شێوەکان چ بە خواردن بێ چ خانوکردنەوە بێ لەم سنوورە بە پارە بێت بە هەموو شوێ بە جلوبەرگی کاتی مەکتەب و کاتی جەژنەکان و بەردەوام مناڵانی ئەم سنوورە لە ئێمە سوودمەند بوون. سوپاس بۆ خوای گەورە. ئەوەیە کارکردەوەکانە چکەم بۆ ماڵ و دنیا خوای گەورە فەرمێ سەروەت و سامان و ئەلمال والبنون زینەة الحیاة الدنیا والباقیات الصالحات